عزیزانمان لە تەوەری دووەمی بەرنامەکەمان لەگەڵتان بەردەوام دەبین و باز لە بابەتێکی دیکە دەکەین. بێگومان دەستگاکانی ڕاگەاندن چ بەبیندراو و بیستراو و یاخود خوێندراوە کاریگەریان لەسەر تاکەکانی کۆمەڵگا دەبێت بە تایبەت لە ڕووداوە تاوانکاریەکاندا. و دەبینین لە ئێستادا لە کاتی ڕووداوە تاوانکاریەکاندا زۆر بە شێوازی جیاواز لە دەستگاکانی ڕاگەاندنەوە ڕووماڵ دەکرێت، چ ئەوەی کە بەرنامەی تایبەتی لەسەر دەکرێت و شێوازی ئەنجامدانی تاوانەکە هەنگاو بە هەنگاو دەخرێتە ڕوو، یان ئەوەی لە کاتی ڕوودانی ڕووداوەکەدا ڕاستەوخۆ دەچنە شوێنی ڕووداوەکە و شاهید وەردەگرن و گفتوگۆ لەسەر ڕووداوەکە دەکەن کا بە شێوازی تاوانکاری و دیگوازنەوە بۆ هاوڵاتیان، یان بە هەر شێوازێکی دیکە بێت کە ڕۆژانە ئێمە دەیبینین لە دەستگاکانی ڕاگەاندنەوە بە شێوازی جیاواز باز لە ڕووداوە تاوانکاریەکان دەکرێت و هەندێک کەناڵ و هەندێک دەستگا بەمەبەست ئەم شێوازە پێڕوو دەکات و ئەمەش کاریگەری دوژار لەسەر کۆمەڵگا دەبێت و ڕێخۆشکرد دەبێت بۆ ئەنجامدان و واروەها ڕێنیشاندانی ڕێگاکانی تاوانکردن. گفتوگۆ لەسەر ئەم بابەتە دەکەین و گفتوگۆ لەسەر ڕووماڵی دەستگاکانی ڕاگەاندن بۆ کردە تاوانکاریەکان دەکەین، زانین دەبێت شێوازی ڕووماڵکردنەکان چۆن بێت و ئیتیکی گواستنەوەی ڕووماڵی تاوانکاریەکان دەبێت لە دەستگاکانی ڕاگەاندندا چۆن بێت و ئاسی دەستگاکانی ڕاگەاندنی هەرێمی کوردستان لە ئێستادا بۆ گواستنەوە و ڕووماڵکردنی کردە تاوانکاریەکان چۆنە. گفتوگۆ دەکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری دکتۆر کاروان عەلی مامۆستای زانکۆ کە لە ستۆدیۆ لەگەڵماندا. کاکتۆر بەخێر بێیت، سپاس بۆ ئامادەبوونت. کاکتۆر لە ئێستادا بە بزانین ئایا ڕووماڵی دەستگاکانی ڕاگەاندن لە هەرێمی کوردستاندا بە شێوازێکی زانستی و بە شێوازێکی ئەوەیە کە لە جیهاندا پێڕەو دەکرێت بۆ کردە تاوانکاریەکان یان نەخێر شێوازەکەی نادروستە و ناپەسەندە؟ سەرەتا دەستان خۆش بۆم تەوەرێک کە بابەتیشی زۆر گرنگە ئەمڕۆ، چونکە ئێمە کۆمەڵگاکەمان ڕاستە تاوانیتیایە، بەڵام کەناڵەکانی ڕاگەاندنمان بەشێکیان بەداخەوە شتەکانیان زۆر گەورەتر کردەوە. زانین ئێمە کۆمەڵگەی کوردی تاوان زۆر تێیدا زاڵە، ئەگەر یعنی وای لە هاتوو لای هاوڵاتی بڵێن لە کوردستان ئەوە نەتاوان هەیە ڕەنگە لە وڵاتیش وەکو ئەمریکا بەریتانیا نەبێت کە کەسی خۆی لە ڕاستی داوانیە کەناڵەکانی ڕاگەاندنن ئەو شتانە زۆر زەق دەکەنەوە، کار لەسەرەوە دەکەن کە خەڵک بەم بابەتانەوە مەشغوڵ بکەن. خۆشمان دەزانین ینی بابەتەکە زیاتر بۆ ئەوەیە کە بینەر پێیا بکەن خەڵک نەچێتەکەنە سەر کەناڵیشتر، لەبەرەوەیە ئیش لەسەر ئەم تەوەرانە دەکەن بەڕاستی. بڵاوکردنەوەی بابەتی تاوان لە هەندێک ڕۆوە ئاساییە، یعنی ئێمە ئێستا زۆر جاران لە کەناڵەکان کە قسەیان لەگەڵ دەکرێت دەڵێن بۆچی ئێوە تاوان بڵاو دەکەنەوە، هەندێک تاوان تا تاوان جیاوازە بێگومان خۆتان دەزانن، دەڵێن لەبەرەوەی ئەرچی کەناڵی ڕاگەاندنە کە هەموو هەواڵێک هەموو چالاکیەک ناو کۆمەڵگاکەت بگوازیتەوە، خۆی قسەکە ڕاستە ئەگەر بێتە سەر ئەرکەکانی ڕاگەاندن، بەڵام ئەو ئەرکە گرنگەی کەناڵەکانی ڕاگەاندن کە باز لە ئارامی پاراستنی ئارامی و ئارامی کۆمەڵایەتی و ئاسایش کۆمەڵایەتی دەکا، ئەی ئەم ئەرکەت چۆن جێبەجێ دەکەی کە تۆ بێیت ئەوەندە ئیش لەسەر بڵاوکردنەوەی بابەتی تاوان بکەیت. اینجا جگەلەوە ئێمە هەر ئەو لایەنە نییە، ینی تۆ زۆر جار ڕووداوێکی بچووکە کاتێک کە کەناڵەکانی ڕاگەاندن ئیشی لەسەر دەکەن یاخود لە میدیای خەڵکەوە سۆشیال میدیا کە ئیشی لەسەر دەکرێت بابەتەکەتر ئەوەندە گەورە دەبێت، چارەسەرکردنی زەحمەت دەبێت، بڕیاردان لەسەر تاوانەکە دەبێتە کارێکی قورستر. لەبەرەوەی ئەوەی ئێمە دەیکەین نەزانستیە لە لایەنی ئیتی چی تێدا پێڕەو دەکرێت بەداخەوە، هەرچەندە هەندێک لە کەناڵەکانی ڕاگەاندن ئێستا دەستخۆشیان دەکەن کە بڕیاریاندا و ئەو جۆرە تاوانانە هەر بڵاو نەکەنەوە، بابەتی کوشتنە، بابەتی ڕووداوی باڵێن شەڕە لە ناو خەڵکە هەر بڵاو نەکرێتەوە، زۆر ئاسایی بڵاو نەکرێتەوە. یعنی ئێمە زۆردا بۆ پاراستنی ئارامی کۆمەڵایەتی ئەوەیە کە تۆ خەڵک بارێکی قورسی لەسەر شانە لانی دەرونی خەڵک باش نییە، تۆ بێت هەموو ڕۆژی هەواڵی کۆڵانەکانی شارەکەت یا وڵاتەکەت بڵاوکەیتەوە. ئەم یعنی وای لێ هاتووانێ لە کەناڵەکان ڕاگەاندن شەڕی دوو دراوسێ بڵاو دەکەنەوە، نێ نازەم ئەمە لەکوێی ئەرچی ڕاگەاندندا جێگەی دەبێتەوە، شەڕێکە لە بینی دوو دراوسێ ڕوویداوە، ئەگەر تۆ باسی نەکەیت ئێوارە خۆیان ئاش دەبنەوە، بەڵام کە تۆ هاتی باسیکەیت لەگەڵ خزمەکانی ئەم و لەگەڵ خزمەکانی ئەو ئیشەکە گەورە دەبێتەوە، دەوڵەت تەدەخول دەکات، دەوڵەت مەبەستمان لایەنی بەرپرسە کە دەستگاکانی ئەمن و باڵێن پۆلیسن. لەبەرەوە تۆ ناکرێت بێت لەسەر ئەم بابەتانە بوەستی بەڕاستی، ئەمە ئیشی کەناڵی ڕاگەاندن نییە. باشە دکتۆر، جیاوازی
هەواڵی کردە تاوانکاریەکان لە هەواڵەکانی ترکیە و پێویستە چۆن دەستگاکان ئەم جۆرە هەواڵانە بگوازنەوە. سیرکن ئێمە ئەگەر بەراوردێکی کاری ڕاگەاندن بکەن لە ئێستادا یان پەیامەکانی ڕاگەاندن کاریگەری زۆر زیاترە لەسەر خەڵک بە بەراورد لە 20 ساڵ 25 ساڵ پێش ئێستا لەبەر چەند هۆکارەیە چەند کەناڵەکانی ڕاگەاندنمان ژمارەیان زۆر بووە وانە کوالیتیان زۆر بووە پامنێریان زۆر بووە دقی بڵاوکردنەوە ئەو پایمانە کە بڵاوی دەکەنەوە زۆرتر بووە لە پاڵ ئەوەشدا کەناڵە ڕاگەاندنەکانمان مەبەستمان لە کەناڵەکانی وەکو تەلەڤیزۆن و دامەزراوەکانی ترە باشە ئەمانە هەمویان ئێستا سۆشیال میدیاش بەکاردێنن بۆی جارێکی تر بێن بچنە ناو چاو و ناوبیرکردنەوەی خەڵک یعنی هاوڵاتی لە ناو مۆبایلەکە شێگەر فریانەکەوێت لە تەلەڤیزۆن شاشە تەلەڤیزۆن سەیریکە لە مۆبایلەکەی سەیری دەکات جاران وانە بوو جاران خەڵک ئەگەر ئەو نەشرەی هەواڵە یاخود ئەو بابرگە هەواڵی کە لە شاشەکە بڵاو دەکرایەوە نەبینی باید لە دەست بۆیان دەجێڕایەوە جێڕانەوە کە هەر چۆنێک باە توش خۆی دەکرد هەیە بە ناکاملی دەیجێڕایەوە بەڵام ئێستا خۆی دەبینێتەوە هاوڵاتی دەربازی نابێت لە بەرکەوتن لەگەڵ ئەو دقی کەناڵەکانی میدیا بڵاوی دەکەنەوە باشە بەهۆی سۆشیال میدیاوە لەبەر ئەوەیە کاریگەریەکەی زۆرترە کە ئێستا ئێمە بڵاوی دەکەنەوە لەبەر ئەوەشە ئێمە کە دێ باسی تاوان دەکەین تاوان تەمان کاریگەری نێگەتیڤی زۆر لەسەر دەرونی خەڵکە یعنی خەڵک مرۆڤ مەفروزە لایەنە باشەکەی بێت یعنی ئەوەی کە دانراوە مرۆڤ دەبێت سیفاتی مرۆڤایەتی تێدا بێت وانە بەڵام کەتێت تۆ تاوان دەکەیت ئەمە تێکدانی سیفاتی مرۆڤایەتیە ئینجا بە بڵاوکردنەوەشی وەکو ئاشناکردنی خەڵکە بەوەی کە مرۆڤ لایەنە خراپەکانی زۆرە لە ڕووی دەرونیەوە کاریگەریمان لێ دەکا باشە کاریگەری دروست دەکا یعنی جگە لەوانش لە ڕووی کۆمەڵی نەخۆشی مرۆڤ وەکو گوشاری خوێنە وەکو شەکرەیە وەکو خەمۆچیە ئەمانە هەمووی دەبنە بەڵێن دەرئەنجامی بڵاوکردنەوەی هەواڵەکانی تاوانن ئەگەر تۆ بێت چەندین جار بڵاوی بکەیتەوە لەبەر ئەوەیە هەواڵێکی ئاسایی ڕەنگە هەواڵێکی کات بەسەر بدەن بخۆشباری بێت ڕەنگە هەواڵێکی ئابووری بێت ئەمانە هەواڵی ئاساین بڵێ هەواڵی سیاسی هێشتا ئاساییە بەڵام تۆ بێت هەواڵی تاوان ئەوەیە کە کاریگەری لەسەر تەندروستیمان دروست دەکات زۆر هەستارترە چکە تۆ لەگەڵ مامەلە لەگەڵ تاوان یعنی کاری هەڵە دەکەیت تاوان هەڵەیە باشە لە خەسڵەتی مرۆڤدانیە کوشتن هی کاری مرۆڤ نیە نابێ بیکە ئەو ینی خەسڵەتی مرۆڤ وایە دزیە فێڵکردنە تەزویرکردنە زوڵمکردنە ئەمانە هەمویان تاوانن باشە لەبەرەوە کە تو دیامانە بڵاو دەکەیتەوە بەڕاستی ڕاستە خەڵک بەلایەکی ئاشنا دەبێت بە بۆی کە لە گۆمەڵگاکەت چی دەگوزارێ بەڵام لەگەڵ ئەوەشدا کاریگەری نێگەتیڤەکانی زۆر زیاترن لەبەرەوەی هەندێک جار تۆ ئەمە نەکەیت باشترە اینجا لە پاڵ ئەوەش ینی خەریکە دەبێتە دیاردا بڵاوکردنەوەی تاوان یعنی کەناڵ ڕاگەاندنی هێستا حەز دەکا شارەکەی پڕی تاوان بێت هەندێک لە کەناڵەکان لە هەندێک قۆناغ تێبینی کراوە هەوڵی داوە تاوان گەورە بکە تاوان گەورە بکە تاوانی ڕووی داوە چۆک شتی کۆنی هەڵداوەتەوە باشە کۆمەڵ شتی کۆنی هەڵداوەتەوە تاوانەکەی ئەوەندە زیاتری گەورە کردووە کاری لە ڕێڕەوی یاسایی ڕێزکەی یاسایی دادگاکانی تێکداوە یان تۆ کاریگەر لەسەر ئەمەش دروست دەکەی کەواتە ئێمە بڵاوکردنەوەی تاوان ئەو هەموو کێشەیە هەیە هەم لەسەر جەستە و بیرگە بەڵێن تەندروستی مرۆڤ و بیرکردنەوەمان و بابەتی خەموچی هەم لەسەر ڕێزکەی دادگاکان هەم لەسەر کۆمەلگاش هەم لەسەر زیادبوونی ڕێژەی تاوانەکان ئینجا بابەتی لاساییکردنەوە بەڕاستی لاساییکردنەوەش دیاردەیشترە خەڵک نامێ ناوی هەندێک ڕووداوین دڵتەزێن بێنم لەو ماوەی ڕابردە بەڵام خەڵک لاسایی کەسانی تریان کردوتەوە لە خۆکوشتن و ئەم بابەتانە کە ئەمە بەڕاستی کێشە بۆ هەمومان دروست دەکات زۆر باشە دکتۆر ئەماشت پێکرد کە ئەم جۆرە ڕووماڵی تاوانانە کاریگەری زۆر خراپی هەیە لەوەی کاریگەری باشە هەبە لەسەر کۆمەڵگا بەڵام هەندێک کەناڵ هەیە هەندێک دەستگا هەیە کە بەرنامەی تایبەتی لەسەرەکە راپۆرتی لەسەرەکە دیکومنتاری تایبەت ئەکا هەنگاو بە هەنگاو پیشانی ئەدا کە چۆن ئەم تاوانە کراوە ئایا ئەمە لە ڕووی ئەکادیمی ڕاگەیاندنەوە لە ڕووی ئیتیکی ڕاگەیاندنەوە ئایا شێوازەکە شێوازێکی دروست یاخود چی بەم جۆرە بەرنامانە دەوترێت وڵای ئەمە خۆی یەکێکە لە کێشەکان تۆ بیت وەکو پۆلیس مامەڵە بکەیت وەکو یەکەی لێکۆڵینەوە لە تاوانەکان مامەڵە بکەیت وەکو دادگا مامەڵە بکەیت ئەمانە هەمووی کێشەم بۆ هەموو کۆمەڵگا نەک لایەنێکی وەکو مەوەسم دادگاوە نەکرد بۆ ئەوان یعنی تۆ ئەمە وردەکاری خەڵک شتێکێ لە بابەتی تاوان
ینی ئەمە لایەنی زانستیەکەیە دەڵێ هەندێک جا بڵاوکردنەوەی هەندێک وردەکاری تاوان ئاساییە باشە بەڵام کێشەی ئەوەی لێ دەکەوێتەوە کە خەڵک شارەزای کون و کەلەبەرەکان دەبێت کە چی شتێک نەکات بۆ ئەوەی تاوانەکەی سەرکەوتوو بێ و لە دەست یاسا دەرچێت یعنی بەڵێ نەجاتی بێ یاسا نەتوانانی مەسەر ئێستا لەم سەردەما ئەمە هەندێک لە بابەتی ڕووداوەکان کە سەیری دەکەین یان تاوانەکان سەیری دەکەین لە چەند کەناڵێکی ڕاگەیاندە باسی کامێرا دەکەن کە چۆن کامێرا بینوێتی بەڵام کابرا بەسەر کڵاوێکی لەسەر کردو عینەش لەسەر کامێرا نەیتوانی وە بدۆزیتەوە ئەمە خەڵک ئامۆژگاری تاوانکاران دەکا کە بێ بەیانی ئەگەر تاوانێ بکەن ئەوە خۆیان داپۆشن ئەوە خۆیان بشارنەوە زۆر شتیتر بەڵێ زۆر شتی ترمان بینیوە بەداخەوە لە کەناڵەکانی کوردستان باز دەکەین دێن وردەکاریەکان باز دەکەن وا لە خەڵک دەکەن کە با بڵێن وریاتر بن ئەو تاوانکارەکانمە بەسمە وریاتر بن لە ئەنجامدانی کاری تاوان ئەگەر چی هەندێک جار بەڵام ئەم شتانە ناکەم بەداخەوە هەندێک جار مەفروزە لە سەر کەناڵەکان بێن کە چۆن خەڵکەکە دەستگیر کراوە دەستگیرکردن لە یاسا نەیتوانیوە لە دەست یاسا دەرچێت نەیتوانیوە کارەکەی بکات لەبەر ئەوەی چاودێری لەسەر بوو ئەمە باشترە ترساندنی خەڵک پێش ئەنجامدانی تاوان مەبەستم لە تاوانکارێک کە دەڵم خەڵک ینی ترسانی ئەو تاوانکارانە پێش ئەنجامدانی تاوانەکەی زۆر باشترە لەوەی کە تۆ دوایی بێت وردەکارێکە بجێڕێتەوە تاوانکارە چۆن ئیشەکەی ئەنجام داوە چۆن دزینی هەندێک لە دوکانەکانیان نیشان دەفەتەیە کە چۆن تۆنێلیان لێ داوە کە چیان بەکار هێناوە هەتا دوایی ئەم شتانە زۆر زۆر کێشە بەڕاستی بۆ خەڵک ناکرێ تۆ وردەکاری ئەنجامدانی تاوانەکە بە خەڵک بڵێ دەتوانی باسیەوە بکە کابراایەک تاوانکارە لەسەر تاوانەکەی گیراوە بەڵام نەک بتۆ بێت ئێجا کێشەی ترشمان هەیە ئێمە بەڕاستی ئێمە سەوالی هاتووە دەموچاوی تاوانبارەکە زۆر جار تاوانێکی زۆر گەورەی کردووە دەمچاو تاوانبارەکە دەمچاوی ئەوەی قوربانیەکە هەمووی نیشان دەدرێت لە تەلەڤیزۆن بڵێ ناوەکانیش بڵاو دەکرێنەوە گەڕەکە کە بڵاو دەکرێتەوە کاک بڵاوکردنەوەی گەڕەک و ناو عایلە و شوێنەکە تیرەکەش ئێمە نەگوم وڵاتێکی تاڕادەی خێڵەچین تیرەکەش ئەمانم کێشە دروست دەکەم بەڕاستی یعنی ئێساش خەڵکی بە هەندێک شوێندا تێدەپەڕێ ئەو گەڕەکەی کە ئەوە تێدا کراوە ئەمە ئەم ئەنجا نرخی خان و دادەبدەشێ خەڵک ناچێتە ئەو شوێنە خەڵک لەوێ سەر هەڵدەگرێ خان و دەفرۆش یعنی هەمووی پەیوەستە بەیەکەوە کەناڵی ڕاگەیاندنیش ئەوەی کە ئەو شتانە دەکات بەڕاستی تەنها بۆ ئەویانە کە خەڵک لە دەوری خۆیان کۆبکەنەوە کە کارێکی هەڵەیە باشە دکتۆر تا چەندێک گرنگە میدیاکار بە شێوازێکی زانستیانی و بابەتیان لەسەر ئەم بابەتانە ڕابهێنرێ و پاشانیش دەستگا ڕاگەیاندنەکان پەیڕە و پرۆگرامێکیان هەبێت کە بەها پیرۆزەکانی ناو کۆمەلگە بپارێزێەوە ئەو جۆرە تاوانکاریانی کە ئەنجام ئەدرێ ڕێگری لێ بکان نەک ئەوەی کە زیاتر تەشەنی پێهێنێ و بڵای بکاتەوە بڵێ خۆی لە ڕاستیدا ڕۆژنامەنووس دەبێت پێش هەموو شتێک کەس بە پرسیارەتی ناخی خۆی بە پرسیارەتی کۆمەڵایەتی بە پرسیارەتی نیشتیمانی ئەوانە لە پێش هەموو شتێکدانێ هەموو شتێک ئەوە نییە کە تۆ ناوت دەرکەیت شتێک بڵاوکەیتەوە خەڵک بابەتەکان ببینێ بە تایبەتی ئێستا سوشال میدیا بەربڵاوە ڕۆژنامەنووس والی هاتووە ئەگەر لە کەناڵەکە شتێکە بڵاو نەکرێتەوە لە ئەکاونتەکە لە ژمارەکەی خۆی یاخود لە لاپەڕەکەی خۆی لە سوشال میدیا بڵاوی دەکاتەوە دەبێت ئەو شتانە لە خودی ڕۆژنامەنووس هەبێت پێش کەناڵەکە بەڵام ئەرچی کەناڵەکەشە چکە تۆ ڕەنگە لە سوشال میدیا کاریگەریەکەی کەمتر بێت لە تەلەڤیزۆنەکان چووکە تەلەڤیزۆنەکان کە کاتێک بابەتەکە بڵاو دەکەنەوە دەبێتە ڕسمی ینی خەڵک متمانەی زیاتر بە کۆمەڵە فیلتەریشە ئەڕاوانی بێگومان کۆمەڵی فیلتەرە ئەمە پامێرەکە دەینێرە دەچێتە ژووری هەواڵە لەوێ بەرپرسی هەواڵات دوای دەکەوێتە بەڕێوەبەرەکانی تری ناو دەستگاکە اینجا بابەتەکە بڵاو دەکرێتەوە اینجا دامەزرانی تەلەڤیزۆنش خۆتان نەزانن پرۆسەیەکی زۆر گەورە و فراوان و چەندی ئیجراعاتی دەوێت لەبەرەوە یاسا دەتوانرێت بە ئاسانی لەسەر تەلەڤیزۆن جێبەجێ بکرێت بەڵام تۆ لە سوشال میدیا لەگەڵ چێت مامەڵە دەکەیت وانە تۆزە زەحمەتترە لەبەر ئەوەیە کەناڵەکانی ڕاگەیاندن ڕۆڵێکی زۆر گەوریان هەیە ڕۆژنامەنووس ڕاستە ڕۆژنامەنووسی هەمە جۆرمان هەیە کە ڕەنگە هەندێکیان هەت باشیان بە هیچ بابەتێکی نیشتیمانی نەبێت یان کۆمەڵایەتی نەبێت وانە بەڵام تۆ مەفروزە کەناڵەکانی ڕاگەیاندن خۆی ئەو فیلتەرە هەبێت خۆی ڕێنمایی هەبێت لەسەر بڵاوکردنەوەی ئەو بابەت ئێمە لە هەندێک لە کەناڵەکانی ڕاگەیاندن دەبینین کە ڕێنمایی هەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ هەموو جۆرە بابەتێک یان بە کۆبوونەوە ڕۆژانە باسی شتانە دەکەن فەرموسەری هەندێک لە کەناڵەکانی ڕاگەیان دەکەن هەواڵی تاوانی هەر تێدا نابینیتەوە بۆمانە ئەوە نییە تۆ لە وڵاتەکەت تاوان نییە بەڵام تۆ شتی گەورەتر هەیە لە وڵاتەکەت بەڕاستی
کە ئیش لەسەر بکەیت نەکەرەوە لە ڕوویەتی چیشەوە تۆ ناتوانیت هەموو ڕۆژێ هەموو جۆرە هەواڵێک بکەیتە بابەتی کەناڵەکەت جگەلەوە بیرمان نەچێت ینی خەڵک بەڕاستی خۆی بێزارە لەو شتانە یعنی تۆ ئێستا بابەت ڕوودا دوور بە ڕووداوێکی هاتوچۆ کە ئێستا بە پێر ئامارەکان کەم بۆ تۆ سوپاس بخوا بەڵام بێت تۆ هەموو ڕۆژێ لەسەر ڕووداوی هاتوچۆ ئیش بکەیت و ئەوەنە کەسە تیا چوون و ئەوەنە کەسەوا بوو ینی ئیسیفادەی ئەمە چی دەبێت پێت وایە خەڵکە موسێ خەڵک خەناتەکە دەگۆڕێت خەڵک سەیری خوێن و کوشتن و مردن و دزی و جەردەی و ئەوانە ناکە بەڕاستی ئێستا وای لێ هاتووە بەڵام بینەرمان بکۆ ناکاتەوە وەکوی کە زۆرێک لە ڕاگەیاندنەکانیکەن کەناڵەکان پڕ دەکرێنەوە بەوەی خەڵکە جوڵ ئەمە بێ بەرنامەیە بەڕاستی وامەزانن ئەو کەناڵانە کە ئەو بابەتانە بڵاو دەکەنەوە باڵم بەرهەمی میدیایان زۆرە کێشەی بەرهەمی میدیایان هەیە لەبەرەوە ناچارن دیان لەسەر هەموو شتێکیش دەکەن ئەجینا ئەگەر بابەتی باشتریان هەبێت دڵنیام خۆیان زۆر لەو شتانە نادەن زۆر باشە دکتۆر پێمان بڵێیت بە شوازێکی گشتی ئەو هەڵانەی کە لە کاتی ڕووماڵکردن و بڵاوکردنەوەی کردە تاوانەکانیان کردە تاوانکاریەکاندا لە هەرێمی کوردستان و لە دەستگا میدیایەکاندا دەکرێن چین و پێویستە چی بکرێت بۆ ئەوەی چاک بکرێن باش وەڵاهی یەکەمیان لەو ڕۆژانەش بینیمان یانی تۆ کابرا کامێرامانەکە چوو بەسەر خوێنی کوشتنی پیاوێک شوێنی خوێنەکەی نیشاندا شوێنی ئەنجامدانی تاوانەکە کە بەڕاستی ئەمە شتێکی قێزەون بۆندی لە کەناڵەکان ڕاگەیان پیشانیاندا ئەمە هەڵەیە باشە نابێ ئەمە بکەیت کە سوکاری ئەوەی کە پەیوەندیان بەو کەسەوە هەیە کە تاوانەکەی ئەنجامداوە یان تاوانەکەی بەدژکراوە یانی چ پێویست دەکات تۆ بچیت وەکو شاهد حاڵ وەرەگری ئەمە ئیشی دادگایە ئەی دادگا بچێتە ماڵەوە تۆ ناکرێت قسە لەگەڵ ئەوانە ئەمانە هەڵان بەڕاستی کەناڵی میدیای ناتوانێت ئیشی دادگا ببینێ ئیشی بنکەکانی پۆلیس و ئاسایش ببینێ جگەلەوە گەورەکردنی هەندی بابەت باسکردنی ئەم بابەتانە بە حەماس و گروتینێکی زۆرەوە وەکو ئەوەی کە دەستکەوتێکی زۆر گەورەی میدیایی بێ ئەمەش کارێکی هەڵەیە ناوهێنانی تاوانبارەکان و تاوان لێکراوەکان و ناوهێنانی گەڕەکەکان و کۆڵانەکان و عەشیرەت و ئەم بابەتانە هەمووی لە بابەتی تاواندا کێشەیەکی گەورەیە هۆکارەکانی ئەنجامدانی تاوانیش بە هەمان شێوە ناکرێت ئەمە لە خۆمانەوە قسە بکەین ئەمە پێویستی ئەگەر بڵاش بکرێتەوە پێویستی بە دوواداچوون و راپۆرتی پزیشکی و پۆلیس و لایەنە پەیوەندیارەکانەوە هەیە تۆ چۆن دەتوانیت باسی هۆکارەکانیش بکەیت باشە زۆر جار لەو ڕۆژانە تاوانشتر ڕوودا بوو ینی لە هەندێک لە کەناڵەکان بەجیا باسکرا بوو دوای ئمە بۆندارکەوت بەڕاستی هۆکارەکە شتێشتر بوو یان لەبەر لەسەر هۆکار بە دووسێ گێڕانەوەی جیاواز من بەنەوەی دەم جێڕایەوە دوایی یەشتر بەنەوەیشتە دەیجێڕایەوە کە هیچ ڕاز نەبوو بەڕاستی دوای دەرکەوت کە لەسەر هۆکاریشتر ئەمانە هەمووی هەڵەی کەناڵەکانی ڕاگەیاندنن کە چکە بیرمان نەچێ ئەو کەناڵانەی ڕاگەیاندن تەنها بۆ خۆیان ئیش ناکەن بۆ سۆشیال میدیاش چکەمیان لاپەڕە و ئەژماریان هەیە لە ناو سۆشیال میدیا دێتە لای هەرزەکارانیش دێتە لای گەنجانیش دێتە لای خەڵکی بەتەمەن و هەموو کەسێک بە ڕۆژ نەیتوانیوە سیرکە شەو سەیری دەکات دەوەرە تۆ شەو سەیری ئەو تاوانانە بکەیت و بە دوای ئەوە بە سەریا بخەویت حاڵەتێکی زۆر زۆر کێشەیە ئەمە لە ڕووی شێوازی نووسنەکە تێک دەدا خەون و ڕەنگە تووشی کابوسی ناخۆشت بۆ بێ ئەمانە هەمویان کاریگەریان هەیە هۆکارەکەش هەموو کەناڵەکان ڕاگەاندەوەکو باسمان کرد لەو هەڵانەوە دەست پێ دەکات چاکردنی ئەمانە کۆمەڵێک شتە تەمان یەکیانەوەیە کە ڕێکەوتنی کەناڵەکان خۆیانن کەناڵەکانی ئێمە بەداخەوە پەرتەوازن کەس پەیوەندی نێوان کەناڵەکانی ڕاگەیاندن مەگەر هەمویان سەر بە حیزب بوویان لایەنشی دیاریکراوە بن ئەنجا پەیوەندی ناو کەناڵەکان نییە ئەگەر جۆرێک لە دوژمنایەتیش دەبێت بڵێ ململانی هەیە نزا ململانەکە ناشەریفانەشە ئەم کەناڵەوە بەڕێستان ڕەنگە لە کەناڵێکتر هەر ڕەنگە 2 کیلۆمەتر لێرەوە دوور بەبارەگاکە ڕەنگە پەیوەندیتان نەبێت ئەمە هەڵەیەکی زۆر زۆر گەورەیە مەفروزە کۆمیسیۆنێکە بێت ئەنجومەنێکە بێت بەرپرسی کەناڵەکان کۆ بکاتەوە لەسەر هەندێک هەیە زۆر جار ڕێ بکەون چۆن یاسانی لە وڵاتی ئەمە بەڕاستی یاسا جێبەجێ ناکرێت لە کاتێکدا ئەم شتانە نەبێت پێویستە کەناڵەکان خۆیان ئەوە بکەن پێویستە وەرکشۆپ و خولی ڕاهێنان بکرێتەوە بۆ ڕۆژنامە نووسان و ئەوانەی کە لە میدیادا کار دەکەن خودی ڕۆژنامە نووس پێویستە بەڕاستی پێداچوونەوە بە شێوازی بیرکردنەوەی بکاتەوە کە شتێکە ناوی کۆمەڵە یاخود کۆمەڵگەیە کە ئێمە دەبێ بەڕاستی بەرژەوەندی گشتی لە پێش هەموو شتێک دانێن اینجا بێنە سەر وردەکاریەکانی تر
باشە کاکتۆر ئێمە هەمیشە جەختەکەینە سەر لایەنی هۆشیاری هاوڵاتیش من ئەتوانم سنووردا بنێم بۆ ئەو جۆرە ڕووداوانی کێتە ماڵەکەمەوەیتە شاشەکەمەوەی کە ئەیبینم تا چەندێک گرنگە ئێمە سنوورێکدا بنین بۆ ئەو میدیانیان ئەو دام و دەستگایانی کە بەڕێگایەکی نادروستانە مامەڵە لەگەڵ مادە هەواڵەکاناگەن کە ڕەنگە بە هەندێک جار بۆ هاوڵاتیش قرس بێنە والله ئەوە طبعا وەکو باسمان کرد یاسان ئەو شتە ناکە بەداخەوە یاسا ئەو شتە ناکە زۆر بەدەگمەن حاڵەتی کەم نەبێت لەبەر دەوەستێتە سەر ئەو شتێکە جەنابە داماژت پێدا ئەویش وشیارکردنەوەی خەڵکە وشیارکردنەوەی خەڵکی لەکوێ دەست پێ دەکات لە ماڵەوە دەست پێ دەکات لە کۆڵانەوە دەست پێ دەکات لە مەکتەب و لە زانکۆکان و لە تەلەڤیزۆن و لەو بەرنامانەیەک دەست پێ دەکە کە دەبێت خەڵک فێر بکرێ ڕابهێنرێ و ئاشنا بکرێ بەوەی کە دوور بکەونەوە لە بەدواداچوون یاخود گوێگرتن و بینینی ئەو هەواڵانەی کە تاوانکارین مەگەر شتێکی زۆر گەورە ڕووی دابێت هەندێک زاشتی زۆر گەورە ڕوودەدا نامۆیە وەکو ئەوەی کە چەند کەسێک بەیەکجار لە خێزانێ لە هەولێر یەکیان لە شارە زوور کوژران ئەمانە شتێکن ناکری بشاردێن و ناو کۆمەلگاکەت بەڵام شێوازی مامەڵەکردن و ڕووماڵکردن و بڵاوکردنەوەی ئەو بابەتەش هەر دەبێت بە شێوازێک بکەت کاریگەری نێگەتیڤی لەسەر خەڵکی نەبێت باشە کەواتە وشیاری لە هەموو شتێک گرنگترە چونکە سەردەمەکە ئەگەر تۆ بە یاساش مامەڵە لەگەڵ تەلەڤیزۆنەکان بکەی چی لەگەڵ سۆشیال میدیا دەکەیت وانە سۆشیال میدیا پێویستی بە وشیاری هەیە ڕاستە هەندێک لە پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا ئێستا خۆیان کۆمەڵێک ڕێکاریان داناوە بۆی بابەتی هەندێک وشە قەدەغە کراوە وشەی کوشتن و قەتڵ و عام و لە هەتا دوای بە عەرەبی بە ئینگلیزی بە کوردی وێنە هەندێک دیمەن و وێنە ڤیدیۆ قەدەغە کراون کە داینێت یەکسەر ئەکاونتەکەت ڕەنگە بلۆگ بکرێت ئەمانە هەمووی ڕێکارن لە ئاستی نێودەوڵەتی دەستی پێکردو بەڕاستی کاتی ئەوە شاتوە ئێمە خەڵک جگەلەوە بەڕاستی لە هەندێک لە مەکتەبەکان لە زانکۆکان ئەم بابەتانە بەشێکە یعنی مفردەیەکن یاخود وحدەیەکن لە خوێندنی هەندێک لە زانکۆکان و یعنی پەیوەندی بە ڕاگەیاندنەوە نیە تەنها ڕاگەیاندن چونکە پەیوەندی بە دەریونی بکایلایەن دەرونیەوە بە پزیشکیەوە هەیە بە تەندروستیەوە هەیە بە هەموو بوارەکانی ترەوە هەیە لەبەرەوە ئەگەر لە بنەڕەتی و ناوەندەکان نەخوێندرێن دێن لە زانکۆکان ئەم شتانە وەکو وانە بەشێک لەوانە یاخود وەکو کۆرس دەخوێندرێن دەست خۆش بێت هێوادارین کە دەستگاکانی ڕاگەیاندن بەوریاترە و مامەڵە لەگەڵکردە تاوانکاریەکاندا بکەن چکە بێگومان کاریگەری هەم لەسەر کۆمەلگا هەمیش لەسەر خۆدی تاک لە ڕووی دەرونیەوە لە ڕووی ڕێنیشاندانی تاوانەوە دروست ئەکات زۆر سپاس بۆ دکتۆر کاروان عەلی مامۆستای زانکۆ کەلەمتان سپاس بێەوە